خوايا بيستبي ابن عمر رضا ورحمة خوای لێ بێ ئەفەرمێ کاتێکە باسی مردن ئەکرا چۆن طیرێک ئەگەر تەڕ ئەبێت و خۆی ئەجوڵێنێ ئەفەرمێ لاشەی ئەکەوتە لەرزە و شۆکە ئەفەرمێ هەموو شەوێ فوقەهاکان و ئەو کەسانی کەوا خاوەنی فقه و تێگەشتن بوون لە دین کۆی ئەکردنەوە دەستیان ئەکرد بە باسی مردن لە بینی خۆیانە باسی قیامەتیان ئەکرد ئەبێ لە بەردەم خۆیان چۆن ڕابگیرێن چۆن پرسیارمان لێ بکرێ ئەبێ لە قەبرە کاممان خۆش بەخت بێ کاممان ناخۆش بەخت بێ ئەم یادانەیان ئەکرد ئەفەرمێ دەستیان ئەکرد بە گریان زۆر کەس کە لە دوورەوە تێپەڕیەوە ئەزانی کەسێک وەفاتی کردووە ئەویست بڕوا بزانێ نوێژی لەسەر کات جەنازەیە شتێ لە بەردەمی ئەمانایە ئەبەو کەیفیەتە مامەڵەیان ئەکرد تەمانەمە یەکێکە لە سونەتە فەرامۆشەکان کە دەستە جەمعی موسڵمانان کۆبنەوە ذیکر و یادی مردنکن ئێمە نە بە فەردی ئەیکەین نە بە دەستە جەمعی ئەیکەین بەمەرجێ ئەوە تا ئیبن عومەر یەکێک لە ئەسحابە زۆر پابەندەکان بە سونەتەوە یەکێک لە کارەکانی بریتێ لەمەی کە هاوڵان و فوقەها لە تابعین کۆی ئەکردنەوە تەنها بۆ ئەوی ذیکر و یادی مردنکن ئەفەرمێ حامدی قەیسەری ئەی فەرموو هەر کەسێک یا هەر هەمومان ئێمە پێکەوە زۆر زۆر یەقینمان بە مردن هەیە بڕواکەن ئاەتی كل نفس ذائقة الموت هەموو کەس بڕوای پێیەتی ملحیدێ بێنە بڕوای پێیەتی کافرێک بێنە بڕوای پێیەتی مشریک بێنە بڕوای پێیەتی یەهودیە بێنە بڕوای پێیەتی مەجوسی بێنە نەسارا بێنە نازانم هەرچی فرەقی گومڕا لەسەر زەویا هەیە بێنە بڕوای پێیەتی یەقینی پێیەتی نەک بڕوا هەر یەقینی بە مردن هەیە ئەزانێ ئەمرێ ئەفەرمێ ئێمەش هەمومان یەقینمان هەیە بە مردن وما نرى له مستعدا بەڵام زۆر کەممان هەیە ئامادە بین بۆ ئەوی بمرین ئەفەرمێ هەمومان ئەزانین کە جەنە هەیە و بەهەشت هەیە و بەڵام زۆر کەممان ئەوانەی کە کاری بۆ ئەکەین هەمومان ئەزانین ئاگر هەیە کەمین ئەوانەی کەوا لێ ئەترسین و لە گوناه ئەمان گێڕێتەوە ئەفەرمێ ئەی بەچی دڵخۆشن چاوەڕێی چی ئەکەن چاوەڕێی مردنێک ئەکەن کە بێت کە یەکەمین جێگایە ئێوە ئەبا یا بەرەو خەیر یا بەرەو شەڕ یەکەمین هەنگا و یەکەمین دەرگا کە تۆ لێوەی ئەچیتە ئەو یا بۆ دنیایەکی خەیر یا بۆ دنیایەکی شەڕ بریتێ لە مردن